بۆ ئارەزوومەندانی وەرزش دەچینە لای تەوەرەی دۆممان کە تەوەری دۆممان تەوەرێکە تایبەت بە گەنجێک کە بەشداری لە پێشبڕکێکی کیکبۆکسینگ کردووە لە دەرەوەی وڵات پێکەوە سەبارەت بەم بابەتە دەدوین زەین پاڵەوانێتی کە بەشداری تێدا کردووە و چۆن بۆ وەکو کوردێک بەشداری تێدا کردووە بە میانداری زۆر بەڕێز کاکەڤاڵ خورشید ڕاهێنەری کیکبۆکسینگ کاکەڤاڵم کاتت باش هیوادارم کە زۆر باش بن خۆشحاڵ بین بە ئامادەبوونتان لەگەڵمان لە پەیامی ڕۆژ لە دەرەوەی وڵات گەر سەرەتا کیکبۆکسینگ بناسێنیم زین ئەم وەرزشە چییە و ئەو پاڵەوانێتە چی بوو کە بەشداریتان تێدا کرد زۆر زۆر سپاس دەکەم یاری کیکبۆکسینگ کە بە دەست و پێ وەرزشێکی بەرگریە و هەروە ئەم زۆرە وەرزشەیە کە تۆ بتوانین بە دەست و پێ یاری لەگەڵ کەسی بەرامبەر بۆ بەرگریکردن هەروە هێرشکردن یاری کیکبۆکسین لە وڵاتی بەریتانیا لە چ ئاستێکە و هەروەها ئەو کوردانش کە لەوێ دژین تا چەنە گرنگی بەم یاری ئەدەن لە ئاستێکی زۆر پێشدا وەکو برنگ یاریێکی نێودەوڵەتی کە زۆر جار دەکرێتن لەسەر حەلەبا لێرە پلانی کرد بە شێوەیەکی زۆر بەستان بەساو لێ بەشدارن بە زۆرهای ستارەکانی زۆر باشەکە باسێک لە پاڵەوانێتەکە بکەی بەڕێستان تاکە کوور بوون کە بەژاریتان تێدا کرد و پاڵەوانێتەکە کەی بەڕێوە چوو و چۆنە گەر باسێک لەو پاڵەوانێت تێ بکەیت حتى رابط من الصادق كمالي يعني كيكبوكسينج لهرمي ويلز باشي باكورة بس دابوني جاتي لبستيات وقت لجهان دا كردستان وكو هرمك وكو ولات بفرمي جايدة بجداري كل بدو ياريزا بستايلي K1 ولدو شوازي جواز بأنيشا و بروفيشنال وزني بروفيشنال حتى كيلو لأن يايزان بتوانو بناوان كاك بهيس بوشنال كايزوني جهام بدستنين هاتسان دخوي حقي يكامبو بخالة يندو خالة حيث يكلا ويارزاني كيشي 50 كيلوغرام لستايل K1 أميشا يعني واتا أماتور يعني بعرف كيف كنتروات كأولي بكلاويا يكام يارزان هاوزين صلاح وستايل كاكيدو سامي جهان دكتور زۆر باشە کاکەڤاڵ ئەو دوو یاریزانە بەڕێزە کە باست کردن کاک بەهێز و کاک ئەو کاکەی تر کاکژین بەڵێ ئەوان دانیشتووی هەرێمی کوردستان یاخود لە وڵاتی بەریتانیا نیشتەجێن كاك بهيز لە هۆڵەندا هاتووێرانە بەداوەتنامەی خۆم وەکو بەشێک لە کۆمەڵی جیهانی کیکبۆکسینگ بەشی کوردستان وكاك هاوزينيش هذا لا ويلز بس باشوري ويلز هذا بريطانيا الثانية كتشتيش بس ده طبعا في كوندا بهمان كانوا في الجهال ئەو جۆرە پێشبڕکانە زۆر گرنگن بەڕاستی ئامادەکاری بۆ پێشبڕکیانە لەم جۆرە پاڵەوانێتیانە لە وڵاتانە چۆن دەکرێت و ئایا بەڕاستی کەسانێک دەتوان لە کوردستانی شەوگەربیانێ لە داهاتوودا بەشداری لەم جۆرە پاڵەوانێتیانە بکەن ئامادەکاریەکان طبعا پێشوەخت
یاریزانەکە لە زۆر کەسانی کرد کە تێدا بەشدار بووە وەکو ڕاهێنان بەلایەن سێ مانگ پێش وەقت ئامادەکاریە کاتین بۆ ڕێکخستنی کێشی و هەروە بۆ ڕێکخستنی خێرایی و هێرشی و توانە و چەندین شێوازی شەڕکردن لە هێرشکردن دەرگیر ئەوەم ئامادەکاریەکەیە بەس وەکو بەشداربوونی نقطەکانی باوەڕەکانیان ئەو یاسای یان کەواڵ بەڕای ئێوە یاری کیکبۆکسین لە هەرێمی کوردستانە لە چه ئاستێکە ئایا لە هەرێمی کوردستانە یانەمان هەیە یاخود یاریزانمان هەیە کە بە تەواوەتی گرنگیدا بێ بەم یاریە؟ ماشاءالله بحث شعر بين ورزش وچەند پێشتر بخۆم وەکو پاڵاوانتی کۆمەڵێکی کوردستان لە هەولێر ساڵی 2019 نزیکەی 150,000 بێبەشداری بوو و تا ئێستانەکە ئەو ستایلێکە تر بەناوبانگ و زۆربەی یاریزانانی کوردستان بەشدارە ئەو ستایلی کەیوان بە ڕێژەشی زۆر بێبەشدارە بن و دوای ئەوەی کە هەندێک ڕێژەکەی کەسی بێبەشداربوون ستایلی فول کۆنتاکتی بۆکسین واتە یاریکردن لەسەرەوەی خارج یان کوژدەن بەڵام ستایلەکانی تر بە شێوەیەکی کەم ئێستا ئەبینرێکە یاری پێکەنەوەکی دۆکی و هەروە لایت کۆنتاکت. باشە وەرەستا وەکو ڕاهێنەرێک کە ڕاهێنەری کیکبۆکسینگن تا چەند شێوازی ڕاهێنەرەکان چۆنە لەم یاریەدا و بۆ بەشداریکردن لە پاڵەوانێتیەکدا دەبێت چۆن ڕاهێنان بکرێت جیاوازە لەو ڕاهێنانی کە کەسێک ڕەنگە بۆ خولیا و بۆ حەزی خۆی ئەم یاریە بکات؟ بۆ طبعا وەرزشی کیکبۆکسینگ باشترین و بەسیطرین وەرزشە بۆ کەسێکیان بکبرین تەنها بۆ فتنس بەکارهێنیتن واتە بۆ تەندروستی بە ڕێکخستنی کێش خێرایی وەریایی کارەکانی خۆی ڕۆژانە چونکە وەرزشێکە هەموو دەستەی ئەمڕۆ دنیایدا بەشدارە لە وەرزشەکە واتە لەشی مرۆڤ زیاتر بە هەموو شێوازەکان دنیایدا بەشدارە باشە یاری کیکبۆکسین بە حکمەوەی کە جۆرێکە لە هونەری بەرگری ئایا ئەمە هیچ جیاوازێکی هەیە لەگەڵ یاریەکانی کۆنگفۆ و هەموو جۆرەکانی تری بەرگریە؟ بەڵێ مەسەڵەن وەکو هەیە یاری کۆنگفۆ ساندا زۆر بەناوبانگە لە کوردستان جیاوازەکە لەگەڵ کیکبۆکسینگ ئەوەیە کە ئێمە گرتنی بەردانەوەی تێدانە ئەوان ئەیکەن بەڵام ئێمە وەکو ستایل کەیوان زیاتر شێوەیەکی تەکنی جیاوازمان هەیە لەگەڵ کۆنگفۆ وەکو کۆنگفۆتان دەیان کۆنگفۆتانی تر وەکو شاولین یان تاکتیکە وشو هەبوو هەروە جیاوازە زۆر لەگەڵ تاکواندۆ چکە تاکەمی زیاتر تەکنیک بە سەر خاصی کاتن لێدانی خاص بەڵام ئێمە دەستێک بەرگریکردن بەدەستی پارتی هەروە هێرش بزن. زۆر باشە. کاکەڤاڵ بەڕێزت لە شارێک لەو شارێکە خۆتی لێیت ئایا هیچ
تیپێک یاخود یانەیەکتان دروست کردووە یاریزانتان هەبێ ڕاهێنان بکەن لە بواری یاری کیکبۆکسێنە و یاریزانی کورتان ئامادە کردبێ بۆ ئەو پاڵەوانێتیانی کە لە ڕێگان؟ حتى إسلامك عند البرنامج التنظيم رفاوي والتنظيم الشوين وكتاب بين نواني وجنجان برنامج تجار رفاوي أقوم بناء بنسالم طبعا في استعداد في هناك من تجارية مانية طبعا بنزوانا بكمال لندن وقت جاكن وتنين بابريكين هنا شون جابة تماما بس مشان يكون وقت جاكن بس هذا حاجة جاكن ما لكن يصير أو جور الجمانة كسر يعني كان كريم وقت جاني بشتي ينكو عند الجنة وقت بوكسين مادام باست لەوە کرد ئێوە ئەمە هەنگاوێکی زۆر گەورە بووە کە بەشداریتان لەم پاڵەوانێتەیە کردەوە بەڵام هەنگاوی داهاتوودان چی دەبێت و ئەتانەوێت دوای ئەم پاڵەوانێتیە چۆن گرنگی زیاتر بەم وەرزشە بدەن؟ زۆر محاوڵمان کردو دەگەر چەندێ ڕێکخراوی کوردی لێرانە بۆ زانین ڕێزێکی زیاتر گەنجاندە هەموو ئەوروپا نەک بەس لە بەریتانیا بەشداری ئەش وەرزشێکی بە شێوەیەکی بەرخراواتر بۆ پاڵپشتی ئەو پاڵەوانانەی کورد بکەین کە پاڵپشتی نەبووە بۆ نمونە وەکو دوێنێکە ئامادە بوون لە دیاریکردنی پاڵەوان دەروون حەسەن کە هەویسێک لە پاڵەوانانی لە 2016 هاتەبەرەکانی بەردەوام پاڵاتی کوردیان نزیکە 25 جاری نەزداوە لە بەریتانیا بەڵام دام واتە پانتاکی سەرەکی ئەمە شتێکی زۆر بایەخە بۆ هەرکێشە گۆڕیتن بۆ یاریزانە ئەگەر چەند دامەکی باشتری بۆ بێتن ئەوانە زیاتر ئەتوانین پێکردن بە شێوەیەکی باشتر و ئەنجامی باشتر گەیەنیکەن کێشەی کوردش لە ئەوروپا ئەمە یەکەم کێشەیە نەبوونی کار فەندێکی زۆر چاک بەدوانی بەدەست ناکەوێتن وەکو نەزەمە ڕێکخراویش بین ناوەندی ڕەوەندی کوردستانی زۆر هەوڵیدایە بۆ جۆرەهای وەرزش بۆ تایبەت بۆ هونەری جەنگجوکەن بەکەم تەعاونیان لەگەڵ بۆی ڕێژەی چەندین پاڵەوان ناو بەریتانیا لە ئەوروپا بێن بەشدار بن و ئەوانیش پاڵپشتیان لێ بکەن وایە ڕێکخراوەکانی تریش سەر بە مزگەوتن هەندێکیان سەردان کۆمەڵی مەدەنیە یانەتی ڕێکخراوی مەدەنی هاتنە پێش و زیاتر هەڵێن داوە تا پاڵپشتیان باشتر بە شێوەیەکی باشتر بکات منیش وەکو ڕاهێنەرێکی نێودەوڵەتی زۆر دەستە پەیوەندیمە لەگەڵ یاریزانانی ئەوروپی لە هۆڵەندا لە ئەڵمانیا لەگەڵ بەریتانیا و ئیتالیا لەو سێ چوار وڵاتانە بەتەمامە بە شێوەیەکی باشتر هاتوو بکەن لەگەڵ یاریزانەکان بیانگین چیا بان بەکام بکەن وەچین پاڵگان ڕچێنن وەکو کوردستان نێودەوڵەتی بەشداریکردنی بەفەرمی بە ئاوای خۆی لە نەبوونی کات ئەگەنا بەتەمابوون بە چریە کوردی شۆبچنە بەر مەحافلی گێری وەکو پێشکەشکردنی بەناو لەگەڵکردنەکانی جیهان بەڵام ئەمەش لای دەتوانێتی پێکەنی زۆر زۆر ئاسانە تەنها چاوەڕێی کاتەکەین و هەروە چاوەڕێی پاڵپشتێکی سەرەکی هەویتی بۆ ئێمە بتوانین بە شێوەیەکی باشتر بەرچاوتر و فراوانتر لەناو ئەوروپا بە شێوەیەکی گشتی بە تایبەتی بەریتانیا پێدا بەرگری بکەین.
کاک هەڤاڵ جەنابە دۆکو ڕاهێنەرێک لە وڵاتی بەریتانیا و هەروەها وەکو کەسێک کە گرنگی بە وەرزشی کیک بۆکسەرەی وتی کۆتاییەتیە بۆ لایەنە پەیوەندیدارەکان بە وەرزش و هەروەها بۆ ئەو یاریزانانی کە خولێ ئەم یاریەیان هەیە بۆ ئەوەی کە زیاتر پەرەبەن بە وەرزشی کیک بۆکسن. زۆر لەسەر کاملەکانی زۆربەی کەناڵەکانی کوردی ناو هەرێم و دەرەوە هەرێم دامان ئاماژەم بەوە کردووە و سەرنجی زۆربەی مەسئولەکان لاینە پەیوەندیداری حکومی و مەدەنیەکان کە پاڵپشتی لە پاڵاوانی کورد بکەن لە دەرەوە و لە ژۆرەوە چونکە کورد بە ڕێژێکی گەلێک زۆر پاڵاوانی زۆرە کە خۆم وەکو ڕاهێنەرێکە چەند ڕاهێنانە دەمەوە خەڵکی بیانی ئەم بینن گاڵێەوە خەڵکی کوردستانەوەیان ئێمە وەکو برین وڵاتی نیوزیلەندا کە چاو پێکەتن نوێنەرەکانیان کە برادەری من لەمێش ئەڵێن سبحان الله لە نیوزیلەندا کوردەکانیە بە ڕێژێکی زۆر لە کوردەکان هەمویان بەشدارن لەم یاریە چۆن ئێوە پاڵپشتیان لێ ناکەن طبعا نیوزیلەندا وڵاتێکە زۆر دوورە ئەمان باسی وەکو کورد لە تەراوگا خۆش بەزانن لە تەراوگا کات بۆ مرۆڤ زۆر کەمە بە زۆرش گرینگە کە بتوانین بە فیرۆی نەداتین زیاترین بە شێوەیەکی بەسوودە بەکاری بینیتین بۆ دەستەی خۆی و هەروە بۆ تەندروستی خۆی و وەرزشوانیش وەکو ئامۆژگارێک کەتانم پێشکەشیان کردن بەرەو ڕوویان زیاترین هەوڵ بدن کە بەشدار بن لە هەر ستایلێک بێتن لە بەشی هونەری جەنگی یعنی هەر بەشێک بێتن لە هونەری جەنگی چەند بە شێوەیەکی بەرپراون بەشدار بن بە ناوی کوردستانی بە ناوی کورد ئەوەنە بۆ خۆیان بۆ خەڵکی چاردەورەی خۆیان وەکو تەشجیعکردن بەسوودە چونکە ئەوڕۆ ئێمە کورد یانی برین لە زۆر شتی مەحروم بووینە ناو وڵاتی خۆمان لە دەرەوەی وڵاتی خۆمان ئێمە بۆمە زۆرمان گرینگە تەشجیعی یەکتر بکەین گەنجانەکانی خۆمان مناڵەکانی خۆمان بەرەو ڕۆکی تەندروستتر بین بەرەو ڕۆکی گونجاوتر بەرەو کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی تەندروست دروست بیتن لە تەراوگا ئەمان تاکە ئامۆژگارێکە بۆ گەنجانی ئێمە دەباتەوەی بە دوو شتی کە بێکەوت و کات کوشتن و سەرێکی زیاتر خەریکی شتی ئەلکترۆنی بن یان بەرنامەکانی ئەلکترۆنی کە بێکەوتەوە کاتی مرۆڤ تووشیتن و هەروە تووشی کێشەی زۆر گەورەیەکە وەرزش بامێکە وەرزشێکی بۆکسینگ بۆ ئەم بابەتانە وەڵامێکە و هەروە چارەسەرێکە بۆ گەنجانی ئێمە لە تەراوگا چەند لەوانە گرنگی پێ بدرێتن ئەوانەی تر منفعەت دەکات و هەروە لە ئایندە دەستەیەکی تەندروستری باشتر بۆی دروستەبێت و هەروە بین ئایندەیەکی زۆر ڕۆناقی خۆشە. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز هەڤاڵ خوشید ڕاهێنەری کیک بۆکسین لە وڵاتی بەریتانیاوە لەگەڵ مابووی بە هیوای سەرکەوتن و زیاتر ناوی کورد بەرز بکەنەوە لە ئەو پاڵەوات جیاوازەکانەکرێن. یەک ئامۆژگاریم هەیە ئەو کێشانی ئەوان دروستێکن دیکتاتۆرێک دروستەکەن لەسەر ناوی کیک بۆکسین کە ناوەکەیان ئەحتیکار کردووە ئەمە هیچ مانای وەرزش پێشان نادە بەڵکو شتێک دژی وەرزش دروست دەکرێتن ئەم شتێک کە ئەوانی بەردەوامن ئەمە جێگای دەستخۆشیکردن نییە و هیچ نێزیک نییە لە ئاستی وەرزشکردن هیوادارم بە کوردستان
لاینە پەیوەندیداری ئەم بزمانە هەڵوەشێنەوە و ئەم زۆرە فکرەیە یان ئەم ئایندەی هەڵوەشێنەوە کە شتێک بە داگیرکردنی ناو بە ناوچی جیهانی پێوە کیک بۆکسن ئەمە پێکن دژایەتی مرۆڤاتی نەک یاریدەرێتی بۆ مرۆڤاتی کیک بۆکسینگ یاریەکە زیاتر تەرجەمەندی مرۆڤاتیە کاتن بە دەستپێکی تەندروست و بە مێشکە و ڕوحەتی وەرزشکاری نەک دژایەتی لەگەڵ بکرێت هیوادارم ئەوان تاڵ تێدەمە بەستی چە و زۆری چاکش لێدا بەڵێ زۆر سپاس دووبارە بۆ کاکە باڵخورشید ڕایەنەری کیک بۆکسێن لە وڵاتی بەریتانیا هیوادارین پەیامەکانە گەیشتبێ و دەست خۆش بێ.